ڕۆژنم دیوە چی بکەم بێ هەواڵە بێ و بێقەرارە ژینم تەنگ و تاڵە ئەگەر دەشی بینی ژینم تاڵ و تەنگم بەدڵ خۆشم دەوێ نازان شۆخ و شەنگم لەی پەریەکەی لەو ماڵە چەوباز و چەوکاڵە لەی پۆریەکەی لەو ماڵە چەوباز و چەوکاڵە چەند ڕۆژنم دیوە چی بکەم بێ هەواڵە بێ و بێقەرارە ژینم تەنگ و تاڵە خۆشەویست و ئەت تۆش بم کەیرادێ تۆی گوڵان لەی سوورە هەڵە باخی مەرانە لەی پەریەکەی لەو ماڵە چاوباز و چەوکاڵە پەریەکەی لەو ماڵە چاوباز و چەوکاڵە چەند ڕۆژنم دیوە چی بکەم بێ هەڵاڵە بێ و بێقەرارە ژینم تەنگ و تاڵە چاوی بازت بەجوود لێوی نازدا ئەگەر دەردەکەوی دەڵێم وا ڕۆژهاڵە پەریەکەی لەو ماڵە چاوباز و چەوکاڵە پەریەکەی لەو ماڵە چاوباز و چەوکاڵە دوو ڕۆژنم دیوە چی بکەم بێ هەواڵە بێ و بێقەرارە ژینم تەنگ و تاڵە پێم بڵێ لەسەرچی لێم دووری دەزانم بەم بێتۆ دڵ دەبێ سەبووری ئەی پەریەکەی لەو ماڵە چەوباز و چەوکاڵە پەریەکەی لەو ماڵە چەوباز و چەوکاڵە چەند ڕۆژنم دیوە چی بکەم بێ هەواڵە بێ و بێقەرارە ژینم تەنگ و تاڵە دو پێش مەچی دو پێش کاری بشیر